بەهۆی مانەوەی کاریگەری بردومانی چیمیایی ڕۆژ بە ڕۆژ دۆخی تەندروستی بەرکەوتوانی چەکی چیمیایی لە سنووری بالیسان خراپتر دەبێت. نورەدین عەبدوڵڵا یەکێکە لە بەرکەوتوانی بردومانی چیمیابارانی بالیسان. لە چیمیابارانەکەدا دایک و باوک و برایەکی لەدەستداوە. ئێستا بارودۆخی تەندروستی خراپە و بۆ چارەسەر چووەتە هیندستان. بڕی 8,500 دۆلاری لە چارەسەری خۆیدا خەرج کردووە. ئەو دەڵێت بۆ چارەسەری پزیشکی و سوکردنی ئازارەکانمان حکوومەت هیچ هاوکاریەکمان ناکات لە کاتێکدا ئەوانەی ئێستا لە هەرێمی کوردستان دەسەڵاتدارن بەرهەمی خوێنی شەهیدان دەخۆن و وەفایان بۆ شەهیدان و کەس و کاریشیان نییە. ئێستا من ئەو ساعت سەردانی هیندستانم کردیا وەزعەکەم بەرەو خراپ بوو چیمە هیندستان تقریبا 85 بۆ ڕقم سەرف کردیا خزم و کەس و کار یارمەتی دایمە برا یارمەتی دایمە ئەو یارمەتی دایمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 400,000 بڕی خەرک هەیە ئەو پارەش بێ پێیان نابێ ینی بەرکەوتوانی چەکی چیمیایی زۆر مەغدورن هیوادارم وەزیر بیرێک لەو کەسانە بکاتەوە بیرێک لە چەکی چیمیایی بکاتەوە بریندارانی چەکی چیمیایی دەرێ ڕەوانی دەرەویانەکەم هەتا ئێستا کەسێکی ڕەوانی دەرەوی نەکردیا هەتا ئێستا وەزارەت کەسێکی چارەسەر نەکردیا هەتا ئێستا دکتۆرێکی پسپۆڕی نەینا لە برینداری چەکی چیمیایی. هەر لەو چوارچێوەیەدا کەس و کاری شەهیدانی بالیسان دەڵێن بەهۆی تێچووی زۆری دارایی و گرانی خەرجی سەفەر و هاتوچۆ بەرکەوتوان ناتوانن چارەسەری خۆیان بکەن بە بەرچاوی حکوومەت و بەرپرسانەوە بەرکەوتوان بە ئازارەوە دەناڵێن و دنیا جێدەهێڵن. بڕینی منحەی بەرکەوتوانی چەکی چیمیایی هێندەی دیکە برینی کەسوکاری شەهیدانی بالیسانی قوڵتر کردوتەوە وەک خۆیان دەڵێن بێوەفایی دەسەڵاتی کوردی گەیشتۆتە لووتکە. لە جیاتی چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی چیمیایی بکەیت هەستا منحەکانی بڕیوە ئێستا کە دووبارە بڕیارێکیان دەرکردووە وەڵام کەسوکاری شەهیدانی سەنگەر خوشک و برا نابن بە وارسی شەهیدان نابن ئەبێ داک و با خوشک و برایان بێنێ من لێرارم حکوومەتی هەرێمی کوردستان باشە بۆ تۆ بێوارسی هەموو خەڵکی موچی هەموو خەڵکی قوبیت موچی هەموو خەڵکیە خۆی خۆ بە وارز دەئەنەی یعنی غەدر لە هەموو خەڵکیەکەی بەڵام خوشک و برای شەهیدی نابیتە وارسی ئەدێ و کاس ئەو کەسەی خۆی کە خوێنی خۆی بەخت کردێ لەسەر کوردستانەی شەهید بووە خۆی دا بە کوشلۆچ لە ئەو ڕۆژەی ئەوڕۆ ئازادی بژی بەڵام ئیمتیازاتەکە بۆ بەرپرسان ماڵوێرانی و قوربەسەریش لە ئێمە خەڵکانێکی زۆر هیلاکمان هەیە لە سیەکانیان چاوەکانیان وێرانن پیستیان وەزیان خراپە بەعام ئەنی وڵی بەرکەوتەمان هەیە ناتوانین دوو شەقاوی هەڵدا ئەوەندە وێرانە جا حکوومەت لە زیاتی چارەسەر بەڕاستی ئیهمالی کردین هیوادارین حکوومەت بێتەوە سەرخەت ئەوانە بۆ کوڕۆڵی خۆیان تەماشەکە کە خەڵکانێک هیچیان نەکردووە ڕۆژانێک ئەو هەموو یارمەتیە دەرێن و خزمەتیان نەکرێ دەی بە ئەو حکوومەتە کە بەر و بۆمی خوێنی ئەو شەهیدان و کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانەیە خزمەتێکیان بکرێ ئاوریان لێ بدرێت و منحەکانیان لە بۆ بگەڕێتەوە. ساڵی 1970 بەهۆی بردومانی چیمیایی دۆڵی بالیسان لە ناوچەی خۆشناوەتی لەلایەن ڕژێمی بەعسەوە 263 هاوڵاتی شەهید و 556 دیکە بریندار بوون. دوای 36 ساڵ تا ئێستا شوێنەواری چیمیاباران لە سەرجیان و جەستەی بەرکەوتوان ماوەتەوە و بەدەست ئازار و کەم ئەندامبوونەوە دەناڵێنن. ئازادۆمەرەوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بالیسان.